وێڕای گەمەرۆ ئابوووریەکانی سەر ئێران و هەوڵەکان بۆ سنووردارکردنی جوڵە سیاسی و پەیوەندی دیپلۆماسیەکانی ئەو وڵاتە لەگەڵ وڵاتانی خۆرهەڵاتی ناوڕاست بەتایبەت لەلایەن ئەمریکاوە، بەڵام پێدەچێت ئێران بۆ ئەو قۆناغی بەهۆی گەمارۆکانی ئەمریکاوە تێکەوتووە زیاتر خوازیاری ئەوە بێت پەیوەندی سیاسیەکانی بەتایبەت لەسەر ئاستی ناوچەییدا پەرە پێ بدات. بۆ ئەمە فۆکسی ئەو وڵاتە زیاتر لەسەر وڵاتانی دراوسەیەتی. عێراق بۆ ئێران یەکێکە لەو وڵاتانەی کە چ لەلایەنی مەسهەبیەوە چ لەلایەنی جوگرافیەوە زۆرترین سنووری هاوبەشیان هەیە، بۆیە نایەوێت هیچ جۆرە پچڕانێک لە نێوانیاندا لەگەڵ ئەو وڵاتە دروست ببێت. لەو چوارچێوەیەدا سەردانەکەی محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران بە یاوەری ئەو وەفدە باڵایی کە لەگەڵیدایە بۆ عێراق و هەرێمی کوردستان دەکرێت لەو ڕوانگەیەوە چاوی لێ بکرێت کە وێڕای ئەو فشاری لەلایەن ئەمریکاوە لەسەر عێراقە بۆ ئەوەی لە بواری ئابووری و پەیوەندی بازرگانیدا جێگرەوەی ئێران پەیدا بکات. ئێران دەیەوێت بە کۆمەڵێک پەیامی نوێی سیاسی و پەرەپێدانی ئابووریەوە لە عێراق ئەو پەیوەندیە بپارێزێت. بۆیە سەردانە 4 ڕۆژەکەی زەریف بۆ عێراق و هەرێمی کوردستان دەکرێت هەر لەو ڕۆوە خوێندنەوەی بۆ بکرێت کە ئێران نایەوێت دراوسێ بە نرخەکەی لەدەست بچێت. زەریف دوای گەیشتنی بۆ بەغداد و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی عێراق سەردانی هەرێمیشی کرد و لە هەولێر و لە سلەیمانیش زەریف ڕایگەیاند ئەوان هاتوون بۆ ئەوەی نزیکایەتیەکی زیاتر بە پەیوەندیەکانیان بدەن و پشتیوانیش لە گفتوگۆکانی لایەنە سیاسیەکانی هەرێم بۆ پێکهێنانی کابینەی نوێ دەکەن. ئاماژەکانی ئەو پەیوەندیەش زیاتر لەوەدا کورد دەکرێنەوە کە ئێران لە هەرێم و لە عێراق جگە لە ڕاگررتنی ڕەوشی ئەمنی و سیاسی بە دوای ئەوەدایە کە هەرێم ببێتە بەشدارێکی گرنگ لە مامەڵەی ئابووری لەگەڵ ئێراندا، بەتایبەت کە زەریف جەخت لەوە دەکاتەوە هیچ کاممان نە ئێران و نە هەرێم ئەگەر هاوکار و هەماهەنگی یەکتر نەبین ئەوە ناتوانین دەستەبەری ئەو ڕەوشە ئەمنیە بکەین کە ئێستا لە ئارادایە. بۆیە زەریف بە یاوەری وەفدە باڵاکەی ئێران لە کۆبوونەوەکانی هەولێر و سلەیمانیدا خوازیاری زیاتری پەرەپێدانی پەیوەندیەکانە و هەرێمیش بە دراوسەیەکی گرنگی خۆیان دەزانن. وەفدەکەی ئێران بەگشتی لە سەردانەکەیدا بۆ عێراق بە دوای زیاتر پتەوکردنی پەیوەندی سیاسی و ئابووریەکانە لە هەرێم وێڕای جەختکردنەوە لەسەر بواری ئەمنی و سیاسی. هاوکات جەختیش لەوە دەکەنەوە کە پەیوەندی ئابووریەکانی نێوان هەردوو لە دەکرێت زیاتر گەشەی پێ بدرێت، با تایبەت کە زیاتر لە 6 دەواازەی سنووری سەرەکی و لاوەکی بۆ ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان ئێران و هەرێمدا هەیە.